ئەرێنی بن یاخود نەرێنی گرنگەوەیە گۆڕانکاری دروست بوو. دەمەوێت وەبیرتان بێنمەوە کە لە حەڤەی شوباتی 2011 خۆپیشاندانێک کرا بۆ پشتگیری شۆڕشەکانی بەهاری عەرەبی، هەروەها دواتر گۆڕا بۆ کۆمەڵێک داواکاری شەقامی کوردی وەک شەفافیەت و قۆڕق نەکردنی پۆستەکان لەلایەن بەرپرسان و حیزبەکانەوە بەکارهێنانی پۆستە حکوومیەکان بۆ خزمەتی حیزب. لەو کاتەدا بنزین بۆ نمونە بە 500 دینار بوو، موچە فول بوو، هیچ کێشەی نەبوو، کارەبا زۆر باشتر بوو لە ئێستا و سلفەی زەواج و عەقار و پیشەسازی و زراعی هەبوو، دامەزراندن ئەوە هەر بە لێشاو هەبوو، موچەی خانەنشینی هیچ کێشەیەکی نەبوو. ئێستا ئەو شتانە هیچی نییە. قەیرانی دارایی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە، ڕێگاوبانەکان زۆر خراپن، نەوت و کارەبا و غاز و موچە نییە، گەندەڵیەکی زۆریش هەیە. وەختێ بەرپرسێکیش دێتە سەر شاشەکان، هەر خزمەت گوزاریەک پێشکەش بە هاوڵاتیانەکە پێفرۆشێتەوە، هەر بە فرۆشتنەوە پێفرۆشێتەوە، پێ ئەڵێ من لە بەرامبەر ئەوەی کە تۆ هاوڵاتیەکی لەم هەرێمی کوردستانە بەڵێ دەنگت داوە بە حیزبەکەی منیش لە مقابلی ئەوە ئەتوانم بڕێک لەو چاکەیی کە تۆ بەرامبەر بە من کردوتە من پاداشتت بکەم. پاداشتەکەش چییە؟ لەوانەیە هەر بۆ خودی ئەندامەکەی خۆی بێ، ناگاتە خوارەوە، واتە ناگاتە شەقام، ناگاتە ئاستی خزمەت گوزاری ڕێگەوبانەکان، چاکسازی ڕیشەیی ڕاستەقینە حەقیقی کە خەڵکی هەرێمی کوردستان هەستی پێ بکەن. 4 دەورمان بڵێن تەوخ کراوە لە وڵاتانی دراوسێوە، هەمیشە هێر شەکرێتە سەر هەرێمی کوردستان، دەواازە داخرێ، فڕۆکەخانە داخرا، موچە بڕێنرا، والحاصل بۆی سەریەوە نێشێنم قسە بۆ ئێوە بەجێبی هەڵم، کۆمەڵێک ئافات ڕووی لە هەرێمی کوردستان کردووە کە کەس نازانێ کۆتایەکەی بەچی تەواو ئەبێ. ئەم هەموو گەنجەش بە لێشاو ڕویان کردە هەندەران و دەرەوەی وڵات و وڵاتانی ئەوروپا بۆ ئەوەی لەوێ بە دوای ژیاندا بگەڕێن، هەست بە ئاسوودەیی بکەن کە بەداخەوە ئەتوانین بڵێن بۆ بەشێکی زۆر لە هاونیشتمانیانی هەرێمی کوردستان خۆشی و خۆشگوزەرانی هەڵگیراوە. ئێستا وەکو خەون ئەوان بیری لێ ئەکەنەوە، چونکە ماڵێک نەوتی تیانە بێ، سارێک بنزینی تیانە بێ، شەقامێک قیتاو نەکرا بێ، خزمەت گوزاریەکی ڕاستەقینە پێشکەش بە خەڵک نەکرێ، ڕۆژانە شتومە گران ببێ، هاوڵاتیەک دینارێک لە گیرفانی نەبێت، دەرۆزەکەر زۆر بوو بێ، هەموو ئەمانە باعیزی دەسەڵاتێکی خراپن لە هەرێمی کوردستان. ئەگەرچی دەسەڵات پێی وایە کە دەسەڵاتێکی بێوێنەیە، هیچ کەسێک لە ئاستی ئەو بەقەد ئەو خزمەت گوزاری پێشکەش بە خەڵک نەکردووە. بۆ ئەوەی درێژە زیاتر بە قسە نەدەم، ئێوە پەیوەندیمان پێوە بکەن، قسەی دڵی خۆتان بکەن، ئایا لە دوای خۆپیشاندانەکانی 2011ەوە حەڤەی شوبات کە ئەمڕۆ 16 شوباتە، سبەینێ حەڤەی شوباتە، ئێوەی هاوڵاتی هەرێمی کوردستان هەستان بە گۆڕانکاری کردووە؟ ئایا گۆڕانکاریەکان ئەرێنین یاخود نەرێنی؟ ئەرێنی و نەرێنی واتە سەلبی و ئیجابی، واتە چاک و خراپ. با بچینە لای پەیوەندەکان، پەیوەندی وەرەگرین لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانەی کە لە خوارەوەی شاشەی کەناڵی ئاسمانی پەیام بوونی هەیە، ئەتوانن پەیوەندی بکەن بە بەرنامەکەوە، ڕاوسەرنجی خۆتان بە وردی بخەنە ڕوو، مایک ئازادە، کەناڵی پەیام هەمیشە لە خزمەتی ئێوە بووە، هیچ کەسێک ڕێگری لە هاوڵاتیان ناکات لە ڕێپەیامەوە پەیامەکەی خۆی بگەێنێ، بەڵام بە مەرجیەوەی تەشهیر بە هیچ رایانێک و هیچ کەسایەتیەکی هەرێمی کوردستان و هیچ بەرپرسێک نەکە. ئێمە بۆ ئەوەدا نەنیشتوین لێرە کەسایەتی و خەڵک و ڕەمزی هەرێمی کوردستان بە هەر شێواز و هەر ڕەنجێک بێ بشتێنین، بەڵکو دانیشتوین بۆ ئەوەی ئامانجێک بپێچین، ئەویش ئەوەیە چاکسازی ڕیشەی لە هەرێمی کوردستان ڕوو بدا، خەڵکی ئومێدێکیان بۆ بگەڕێتەوە و هەستکەن کە ئەم حکوومەتە بە فعلی و بە مانای وشە باوکی میلەتە. ئەگەر پەیوەندی هەبێ پەیوەندی وەرەگرم، هەڵبەتە کۆمەڵێک کۆمنت هاتوون، کۆمنتی جیاواز بۆ ئەم بابەتە کە هاوڵاتیانی خۆشەویست کۆمنتیان نووسیوە. کۆمنتەکان هەندێکیان قسەی باش دەکەن، هەندێکیان قسەی هەمە جۆر، قسەی ئەوەی کە ئەڵێن هیچ شتێک نەگۆڕاوە، هەندێک کۆمنت دەڵێ کە خەڵک برسی کراوە، قڕی و قاتی ڕووی لە خەڵکی کردووە. بۆ ئەوەی ئەم بابەتە ینی بگەێنین بە
بە حقیقت یعنی باسی ئەم وەزع بکەین ئێوەی هاوڵاتیش با قسەتان هەبێ کاک بەختیار وەرەگرم لە شارە زۆر. بەڵێ کاک بەختیار باشی برا بەڕێزەکەم سپاس دەکەم مەمنونم چاو ماچەکەم برای بەڕێزی دەڵێم حکومەتە گرن باسی گەندەڵی کارەبا بکە بدا بەڕێزەکەم شارە زۆر دوکان ماڵان 15 دینارە کیلۆی دوکانەکان بە 130 دینارە مەکینەیەکی مریش پاکردن وەکێکمانێ 650 بۆ دوی مرۆ بەڵێ تێگەی داوا لە حکومەت دەکەین داوا لەو بەرپرسانەکەن حسابێکی معمەلێکی چیمەنتۆ معمەلێکی ئاسن کە خوان لەگەڵ دوکانێکی مریش فۆشەیەک حسابیان بۆ کردوین بە 130 دینار بۆ مەحسابە بۆ باخوفێلاکانی خوان بە 30 دینار حسابە ئەوە ئێمەش داوایان لێکەن بۆمانکەن بە 30 دینار بە 50 دینار 130 دینار معقول نییە ئەو نەما پارەی کارەبا بۆهاتێتەوە وەڵڵاوە بیلای بۆمان نادرێت. بەڵێ داوا لە حکومەت دەکەین داوا لە بەرپرسانەکەن ئەم سانە بگەێنە شوێنی خۆی بوو. زۆر سپاس کاک بەختیار ئینشاڵڵا دەنگت ئەگات سپاس بۆ پەیوەندیەکەت. هیوا لە کەلارە وەرەگرم ئەم کاتەوە باش هەموو کاتێکی تۆ باش کاگیوە باشی بەڕێز سپاس دەکەم مەمنونم فەرموو دەستخۆشی بەرنامەکەت لیاکەم سپاس دەکەم مەمنونم. فڕێ عەزیزی من پێشەمووی قسە بکەم هەر لێرەوە پرسە و سەرخۆشی خۆم ئاراستەی خانەوادەی کە سوکاری هەفتەی شوباتەکەم پێیان ئەڵێم ناخمان لەگەڵ ناختانایە. عەزیزی من لە دەربارەی بەرنامەکەت بەڕاستی ئەم بەیانیە سەیری بەرنامەکەتانم کرد جەماعەتی کە سوکاری هەفتەی شوباتان بان کردو ئەو کاکەیە نایە لە بیر چووان کوڕەکەی بڵێن نازام ئەوەی زانکۆکە کاک هەردی وابزانم باوکی نام ناوچی بوو طبعا گیرستنێکی کردە نیە لە ناخەوە هەژانی لە ناخەوە هەژانی چونکە من ئەوەی ڕاستیوێ من خۆم کارمەندی حکومەتم من باسی حکومەت ناکەم چونکە حکومەتێ نەتوانێت غاز و نەوت و کارەبا و ئاو ئەمە دابین بکات ئێمە با بڵێ بۆ بژەوی ژیانمان هاتن باوا قسە بکەین لە حەفتەی شوبات و ڕۆژانی دواتر لەوەی فلکەی مامە ڕیشا ئەو کاتە خۆپیشاندانەکان بوو هەر ئاشکرا وتمان کاکە ئیشی وا بووەکەن برە کاکە ئیشی وا مەکەن بکەن لە ڕێخوا ئاشکرا تەقی لە خەڵکەکەی ئەکوشت یعنی تۆ لە حەفتەی شوباتەوە 11 تقریبا 9 ساڵە هەتاکو ئێستا کەسێ نەگیراوێت من ئەڵێم کاکە پیاوکوش ناگیرێ ئیتر نەیگەرەکە من ئەگەر من کەس خەڵک بکوژم بۆ بەرپرسەکەم یا بەرپرسەکەم پشتگیریم لێ ئەکا ئەجیسی من جوان وازە وایە برام بەڵێ یعنی ئێمە من ئەوەنە ئەڵێم دووبارە سەرخۆشییان لێ ئەەکەم سپاس دەکەم بەداخەوە کاک هیوا دەست خۆش سپاس من سپاسی هەڵوێستی جەناب دەکەم زۆر جوان قسەت کرد من مەمنونی تۆم ژیانخان لە پیرەمەگرون دەمێکە لەسەر هێڵە بەڵێ السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. بەڕێزم زۆر سپاس دەستخۆشی بەرنامەکەی ئەەکەم یاخوا هەر سەربەر بوون بۆ بەرنامە ڕاستەوە خۆیانە بەڵام بەخاطری ئەو قورعانە ئەو حکومەتەی کە هەمانە یا خزمەت قیامەت مەزاتێ خەرەوەدانە هیچی ترم پێشخور لە هیچ ماکەم نییە بەس لە حکومەتێکی صاحب عەدل و مسلمانمان کە لە حکومەتیان کا و دەست خۆش بێ. زۆر سپاس زۆر سپاس بۆ جەنابیشت لەش ساق بێ سپاس دەکەین. خۆشەویستان دیارە تەوەری ئەم جارە تەوەری بەرنامەکەمان ئەوەیە کە ئایا ئامانجی خۆپیشاندانەکانی ساڵی 2011 هاتوونەتە دی لە حەڤەی شوبات کۆمەڵێک شەهید بەداخەوە لە ڕێگەی خۆپیشاندانەکانەوە گیانی خۆیان بەخت کرد بۆ کورد و کوردستان بۆ ئەوەی چاکسازی و گۆڕانکاری ڕوو بدە. کاک هەریاد وەرەگرم لە کۆیە هەریاد بەڵێ سلام علیکم. سلام و رحمة الله. تەوەری ئەم شۆتان لەسەر خۆپیشاندانەکانی حەفتەی شوباتی 2011 بەڵێ ئەمن سەبارەت بەو خۆپیشاندانەی ساڵی 2011 حکومەت ئەم ساڵ لە کابینەیەوە چاکسازی ڕاگەیان. بەڵێ یەکەم هەنگاوی ئەوە بە ئەم جەلاتانە ئەم خۆپتەوانەی کەەوە هاوڵاتی خۆپیشاندانیان کوشت یەکەم هەنگاوی ئەوە بە ئەوانەی بدرا دادگا. بەڵێ یعنی ئەمە پێیان دەگوت چاکسازی. بەڵێ
بەداخەوە کۆمەڵی خەڵک کوژدا کۆمەڵی جەرگ سوتاو کرا حکومەت ئەگەر ڕاست دەکا ئەو کابینەیە ئەگەر ڕاست دەکا ئەوانەی کەوا داواکراون لەلایەن دادگایەکانەوە بابیدەن بە دادگا. جوانە. بەڵێ بە تاکید ئەمە بابەتێکی زۆر جوان بوو کە جەنابەت باست کرد کە لەوەتەی ئەو خۆپیشاندانەوە ڕووی داوە هاوڵاتیان داوای ئەوەکەن کوژان بدرێن بە دادگا. باش. بەڵێ. بەڵێ. سپاس بۆ جەنابەت. ئەوە چاکسازیە. بەڵێ. چاکسازی دەچێت لە چ دەکا؟ دەستخۆش سپاسی جەنابەت دەکەم کاک هەریات سپاس بۆ پەیوەندەکەت پەیوەندیش تر وەرەگرین کاک یاسر لە هەولێر. کاک یاسر السلام علیکم ورحمة الله. سلام ورحمة الله وبركاته. باشی برا گەورەکە. سپاس بۆ جەنابەت مەمنونم. سپاست دەکەم والله بەڕاستی هەولێر پایتەختی گەشتیاریە بەڵام نەبووە هەولێرێک بیپارێکدا دەدا من عەکسی دەکەم و پایتەختی تەرەندە و حەزیایەکان بێ بەڕاستی وەکو برێندەی نەشۆر مامۆستای بەڕاست والله سێ ڕۆژە بە نایاسایی دوور لە قانون دوور لە حکومەت و دادگا سیارەکە من دەستیە کاچی مرور هاتە مۆزعی من هیچ مۆزعیش نییە شەڕی من بواش راستی سیاق غێرشی کەخرا من لەم ندا راستی سیاقەکە دەجێت سیاقەکە بێن من کاک یاسر سەوتت وازح نییە بەداخەوە فەرموو بەردەوام بە فەرموو دەرێم بەداخل حکومەتی بەنا حکومی حکومەتی ئەو کەسدا سیستەمەکە بەڕاستی ئەمن دەڵێن یەکەم بووم ژەهری ئەو حکومەتە بێتە بەڕاستی و حکومەتە ژەهر لە خەڵک دەدا ژەهر لە هاولاتی دەدا يعني كل هاولاتي دەدا هاولاتی دەکوژی تەبەزەکە بەڵام خۆبی ئەو دەسەڵاتە بەڕاستی دەسەڵاتی حزبینە دەسەڵاتی حکومەت دادگانینە والله ئەمەستا عندي خوای تۆ ئایا هیچ شەڕی تۆ نەبێ قسەی نەکردە لە زۆر شەرمەلۆ بەڕاستی شارەکە من دەبن لە شاری هەولێر شاری جاتیانە وەڵی شاری گۆشتاری نارێت تا من بمبڕ بکرێەوە من ئەوە بکەم دووە میزانە سەبرە من چوومە ئەوم لێکەوتووە ڕقەمیسیانم هاوڕێیان کاک یاسر بەداخەوە دەنگی تەواو نییە بۆی من هەر بەڵی بۆ نەکەم چونکە نازانم بەڕاستی ئەڵێ چی دەنگی قەتع بوو دووبارێکەرەوە چێ کۆیار لە کەلار بەڵێ کۆیار کۆیار بەڵێ باشی قوربان سپاس مەمنونی جەنابتم فەرموو وەڵی لەکەیوە کارەبا زۆر خەدەح بووە بەڵێ لە 2011 پێشودا کارەبا زۆر باش بوو یعنی تا خۆپیشاندان نەکرا بوو کارەبا عیبی نەبوو زۆر باش و کارەبای عام زۆر باش بەڵام ئێستا کارەبا هەر نییە بەڵێ پێت باشە چی بکرێت لە داهاتووە داواکاری چییە لەم حکوومەتە کاکۆیار وەڵی گەرەکمان داوامان لە حکومەتێک کارەبامان دێ و ڕۆژیانێ بۆ خۆمان بەڵێ سوپاس کاکۆیار بۆ پەیوەندێکت دەستخۆشی لێکم بەڕێزان بەردەوامین لەگەڵتان پەیوەندیەکی تر وەرەگرم محەممەد لە چەمچەماڵ باشی براکەم باشی کاکە محەممەد سپاس مەمنونی جەنابتم لە بەرنامەکەمان ئەستا چییە؟ بەرنامەکەمان ئەڵێین ئایا گۆڕانکاری دوای خۆپیشاندانەکانی ساڵی 2011 بە تایبەت حەڤەی شوبات هاتووەتە دی؟ قورآنە ئامۆزار خراپتر بۆ باش نەبووە دڵنیا بەلەوە بەڵێ
حتا بێ خراپە بێ وەزە چاوەڕێی باشبوونی کوردستان مەگە بە هیچ شێوەیە چووکە ئەو میلیەتە ئەوەی قابیلە. هۆکاری چییە هۆکار کاک محەممەد؟ هۆکارە زانی چییە کە دەنگدان دێ بەیانی هەمووی زوو خۆیە گۆڕێ و خۆی زووە گۆڕێ و ئەچێ بۆ دەنگدان وازایە حەفلە و شاری جەژن لە ماشەڵامی دەنگ مۆرەکە بە کێسەخەوتووکێکە کەس بەگەز نییە ئەی چەند نەفەر نەکوژابوونیت ئەم هەرا بەزمۆکاک ئەمێ وەسعی کوردستان بەخوا هەتا ماوە باز نابێت دڵنیا بلەوە هەتا ئەم دوو بنەماڵەی مابێت حتا ماوە وەسعی کوردستان باز نابێت با لە هەزار دڵنیاکەم چووکە حکوومەت نییە دوو مافیان سیدوو نەفەرن هەمووی خەڵک خەتای خەڵکە ئەوە با دڵنیاکەم لەوە چووکە خەڵک نەبێ ئەمانە بۆ چێکە نێبێت ئەوەی تر ئەوەی ئاخر مەزە بەخوای ئەوەما قسەکە دۆ گیانمان دەست و وەڵای حەق گیانمان دەست و بەخوا عەندەی خواست خوا لەگەڵ خواحافیز سپاس بۆ پەیوەندیەکەت. عەبدوڵڵا لە خورماتوو. کاک عەبدوڵڵا السلام علیکم دەستخۆشی بەرنامەکەتان لێگەم. عەلەیکە السەلام وەڕەحمەتوڵڵی وبەرەکاتوهو. وەزعی خورماتوو چۆنە کاک عەبدوڵڵا؟ وەڵڵی وەزعی خورماتوو تەقریبەن کەمی ئارامە زۆریش ناتە تەقریبەن باشە شکر ئەلحەمدولیلا. کاک عەبدوڵڵا قسە چییە لەسەر خۆپیشاندانەکانی ساڵی 2011؟ بەڵێ پێشەگی دەستخۆشی لە پەیامەکەم کە بەرنامە ڕاستەخۆی کردو زۆر زەروری بۆ ئەم بەرنامە ڕاستەخۆدان زۆر دەستخۆشیان لێگەم. زۆر سپاس دەکەین هەر بژیت. وەڵی بۆ هەفتەی شوبات کاگی من بەڕاستی بڕێ تێبینێمێ لەسەر خەڵک یانم بۆ نمونە ماوەی پێویستاکە مامۆستایەکی ئاینی ناوی نایێرم هاتە سەر کەناڵێ قسەی کردوتی من ماڵێ خانێکم بۆ ماڵێ فەقیر کردووە ڕمە پارەم بۆیان قەرکردووە سوالە بۆیان دەر لەمدا لەولە خانێکم بۆیان کردووە ماڵەکەم نەجات داوە لە کرێشی و لە نەهامەتی کە کاتێ دەنگدان ئادەنگی بە حزبەکەی منەدا کە من حیزبێتی ئیسلامیم کە من لە هۆڵیابی ما هەموو شتێکم بۆی دادەنگی لە خانیم ڕووی کردە ڕۆدەنگی داوە حیزبێکی علمانی بۆیە من دەڵێم خەڵک ملەتی کورد دەستی گەجی پارتی خۆش و وای لێکە نەبەر خەڵکی جێلن بیلۆر و جەنابتان خەڵک مستحقە ئەم دوو دەسەڵاتە وای لێ بکەن لەبەرەوەی 28 ساڵە خەڵکم بە حیزبە ناناسێگەی انتخابات ڕۆن سێژی لە مەسولەکانیان ناگرن بڕۆ نەکوم لە حەبدەی شوات بڕۆ سێ شەڕی ناخۆ گشت ماڵە شەیدێکی تای زاگەی خەڵک وازی لە حیزبایەتی ناوردە وازم دو سەڵاتدارە ناوردە وڵات دەستخۆشی لە گەجی پارتێکم خراوتر خەڵکی چاوسێنەوە ئێمە لە دوو زمان ئەم زەگانە مازە وەزع دوو زۆر ئارامە ئێمە جاران دەستم دوو زەگمانە فەن بەخوای گەورە بێژێ تابیانی ئەمانە خەریک تەنگەریانەکەەوە دیما و دزیانە کرد و مناڵ فەقیریان داوا و کاتێکی شتێ ڕایان کرد بۆیە داواکەم لێکێتی پارێز زیاتر چاو خەڵکم چێستێنەوە لەبەرەوەی خەڵک گەرەکیاندی بەخوا خەڵک چی لێ خەڵکان خەڵگەوانی گەرەکە دەستخۆشی لە پەیامەکەم دەستخۆش سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عەبدوڵڵا لە خورماتوو. پەیوەندیەکی تر وەرەگرین کاک محەممەد لە هەولێر. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. کاکە دەستخۆشیە بەرنامەیەتان لێ دەکەم. زۆر سپاس زۆر بەڕێزی براکان سەبارەت بەو قەزێ کە خۆپێشاندان بەڵێ من لەگەڵ ئەوەدانی وەڕاستی چکە هەرچی بکەی بەڕاستی هەر وەک خۆی دەبیتن چ بچە سەجادە چنەچێ سەجادە هەر وەک خۆیتی جوانە حکوومەتەکەشمان هەر وەک خۆیتی و هیچ ناگۆڕێتیش ئەمن خۆم قەسیمەم حیادی حکوومەتی عێراقی لە خوای بەزیاد نەفتەکەمان دێت ئەرزاقمان دێتن دەستخۆشیان لێ دەکەین بەڵام حکوومەتی عێراق یعنی کوردستان بەڕاستی هەر وەک خۆیتی دەبینێتن و پێویست ناکات چ بچنە سەجادە و خۆمان ماندیکەین و خوا لە پشتە ئینشاءالله بە هەموو کوردەکان دەرێم ئێمە دەبی چاوەڕێی ڕەحمی خوا بکەن چکە بە خۆشمان گەرە باش نینە ئەگەنا خوای گەورە ئەوەی لەمە نەدانات و بەڕاستی بۆ حکوومەتیش ئەمە پێیان دەلێن با لە تەقوای خوایان هەبیتن چکە لە زەمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەفرێک چوو بۆ داوای دەسەڵاتی کرد پێغەمبەر صلی الله علیه و سلم کەی گوت ئینەکە ضەعیف بەڕاستی تۆ زەعیفی و لە هەندێ نابیت دا دەستخۆشییان لێ دەکەم ئەگەر تەقوای خوایان لێ هەبیت و دەستخۆشی لە بەرنامەی تو دەکەم. سپاس دەکەم کاک محەممەد مەمنون بۆ ئەو پەیوەندیی جەنابەت. هەر لە هەولێر ئەمێنمەوە شاری قەڵاو منارەی خۆشەویست کاک پێشەوا وەرەگرم. السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته.
باشی براکەم سپاس دەکەم مەمنونم کاک پێشەوە فەرموو یاخوازی دەست خۆشوێ وڵی ئوستازیان لەسەر بەرنامەی جەنابێت بەڵێ حەزەی شوبات کورە حەزەی شوباتیسی وەڵی دوو لە ڕووی جەنابێ هیچیان ڕاز ناڕۆن لە گەورەوە تا بسووشیان هەمووی ئێمەیان سوسێنێتەوە ئەوە تا جارێ لەلایەنش بەم زستانە نەکارەبا هەیە نەنەودەیە نەغازەیە یعنی تۆ چاوەڕی چی لە حکوومەتێکەکەی کە ئاوا میلەتەکەی بژێنێ جا لە لاشەوە ئەڵێ خۆپشاندانەکەینەوە بابە تۆ خۆپشاندانی چیەکەی لە سلێمانی خۆپشاندانەکرێت بەس یەکیشیتیانی لە هەولێر هەڵسێ خۆپشاندان بکات ئەیتر بە تەماسی لەم خەڵکە ڕەش و ڕووداکەی هەمووشی ئەڵە دەستێک گرتۆ بە کەواڵی خۆم بابانی بە بەڵێ بەڵێ دەست خۆش کاک پێشەوە سپاس بۆ تێبینەکانی جەنابەت مەمنون بۆ پەیوەندێکەت کاک مەحموود لە کەڵەکچی کاک مەحموود کاک مەحموود بەڵێ کاک مەحموود دیارە کاک مەحموود گوێی لە من نییە پەیوەندەکەی داخرایەوە کاک مەحموود ئەوە خۆم ناو مەحموود ئەوەندە ئەڵێمەوە وازانم بانگی خۆمەکەم پەیوەندیەکی تر وەرەگرم خۆشەویستان ئەوەی کە ئەمێ بیڵێم ئەوەیە کە دوانگەی خەڵک بۆ ئەوەیە کە سەکۆیەکە هەر کەسێک لە ناخیدا قسە هەیە بەرامبەر بەم دەسەڵاتەی هەرێمی کوردستان جا قسەکانی باش بێ یان باش نەبێ ئەم دەسەڵاتەی بەدڵ بێ بەدڵی نەبێ ئەوە سەکۆی ئازادمان بۆ دروست کردووە لێرەوە ئەتوانێت پەیامی خۆی بگەێنێت جا بە هەر شێوازێک بێ ئازادە باوکی شوکری لە سلێمانی باشی بەڕێزم باشی باوکی شوکری سپاس بۆ جەنابەت مەمنونم بەڕێز مامازان لە بەرنامە لە تەوەرەگەتان باسی عەدالەت و حەزەی شوبات و شانە لە ساس ناحەقی کراوە بەرامبەر بە خۆپیشاندانەکە وایە بەڵێ یانی ڕەخنەگەتن لە دەسەڵات یعنی بە شێوازێک لە شێوازەکان جا ئەگەر ڕەخنەکە بنیاد نەربێ باشتر یعنی بۆ ئەوە بێکام دەسەڵاتە چاک بێ یعنی جوانتر مامەڵە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان بکە ئەوەمان پێخۆشە تا ئەوەی خەڵکی قسە بە حکوومەت بڵێ بۆ نە بە دەسەڵاتی بڵێ ئەگەر چی دەسەڵات زۆر تەقسیری هەیە بەرامبەر هاوڵاتیان ئەی باشە بەڵێ جا بڵێن گریمانە و خەڵکی خۆپشانە بەدی لێم دەسەڵاتە چێکێتە سەر حکم جا با ئێمە واقعانە قسە بکەین واقعانە نمونە بڵێن پارتیگە دیت لە دەسەڵات لاتن بەڕێز وەکو جەنابی مامۆستا عەلی باشی وەکو ئەوانەی کە ڕۆشتن بە ڕەحمەت بن بەڵێ ئەوانە ئایا هیچ لە وەزعەکە گەورم بێنە سەر دەسەڵات ئەگەر بێنە سەر دەسەڵات بەڵێ یعنی ئێمە ئەڵێن وڵی ئێمە هەوڵی دەسەڵات نادەین ئێمە ئەڵێن ئەی ئەگەر گۆڕانکاری ڕوویدا چییە بێ گۆڕانکاری بە کێ کرێ بە خەڵکی کاریزماگە بە سەرکردە کرێ ئایا ئەمانە سەرکردن کاریزمان ئەو پرسیارە ئەتوانی تۆ وەڵامی بیتەوە من ناتوانم هیچ بڵێم ئاجا منیش ئەوە لە گەڵاڵە بۆ وێنیەکەم شرۆفەیەکەم لە ڕاستیە هیچ بەراوردێ نادێن ینی بەر کەسێکی کەسایەکی مامۆستا عەلی بابیر ئایا وەکو کەسێکی هەژارەژی یان هەر ئەوەنە و مەمنون سپاس بۆ جەنابەت باوکی شوکری دەستخۆشی بۆ پەیوەندەکەت کاک سەنگەر لە قەڵاتزێ بەڵێ کاک سەنگەر براکەم باشیت سپاس دەکەم مەمنونم فەرموو مەمنون کاک سەنگەر لە ڕێی تەلەفۆنەوە گوێ لە من بگرە زۆر باشترە تا تەلەڤیزۆنەکەت چونکە دەنگی من درەنگ ئەگاتە تۆ دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم بەڕاستی بەرنامەیەکی جوانە بەسی وادارم ئەو بەرنامانە هەر نەبێتە قسەیەکی ڕسمی تەلەڤیزۆن و فەیسبوک و ئەوانە هیوادارم ئەم حکوومەتە کە لە حەوتەی شوبات چەندین قوربانیمان چاوچەندین خوێن ڕۆژان
هیوادارم خوێنانە ئەم خوێنمەشنە بێتە هۆکاری ئەوەی کە ئەو دەسەڵاتە لەسەر حکوملاتی و سەربوون بێ بەڕاستی ئەگەر چاودا خۆبەشاندانەکان بکەین لە حەفتەی شوبات و لە 2017 و 16 و ئەوانە هیچ نەتیجەیەکی نەبوو بەس کوڕی فەقیر و هەزار خوێنی ڕۆژاوە و شەهید بووە ئەمەش نابێتە نەتیجەیەکی باش بەس هیوادارم ئەگەر لە داهاتوودا ئەگەر لە داهاتوودا خۆبەشاندان کرا هەموو چین توێژ و کاسبکار و مامۆستا و ڕوشنگیران دێنە سەر ئەوەی کە ئەم حکومەت نابەرن نەوەکو هێری پێشمەرگە و ئاسایش و پۆلیس و ئەوانە پشتگیری لەو دز و زەدانە و بەڵێ سوپاس کاک سەنگەر لە قەڵاتزێوە لەگەڵمان بووی خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان بەردەوامی لە وەرگرتنی پەیوەندیەکان مەریوان وەرەگرم لە سلێمانی ئەم کاتە باش بەڕێزم هەموو کاتێکی تۆ باش سپاس بۆ دەستخۆشی تەوەرەکە و لێکەکەم تۆرێکی جوانەژادووە هەر بژیت وەڵای بەڕای من خۆپیشاندانەکانی حەزەی شوبات هیچی نەیە نادی بۆ ئەم گەلی کووردا ئەوەی کە مزاهرەی کرد کە کوانێک کوڕی فەقیر شەهید بووتیایە ئەم دەسەڵاتە کە دەستی گرۆ بە قۆڕکاری بەسەر وڵاتە بە چاکسازی و بە پەرلەمان و بەوانە کۆتایی بەم زوڵمە نایەت ئیلا ئەبێ مزاهرەکەن مزاهرەش چۆن ئەبێ خەڵک لە گیانی خۆی بێباکانە بێتە سەر جادە و بە خوێن بەڵام لەم وڵاتەیە وایان خەڵک هۆگری خۆیان کردووە کە بە هیچ شێوەیەک بە پارە کە نەتوانن منە مزاهرەکەن و ناڕزایەک دەربڕن هۆکار ئەوەی کە مەعاشخۆرە لەلایەن حیزب بێ لەسەر بە دایرەیەک بێ لە ترسی مەعاشەکەی نایەتە سەر جادە لەبەرەوەی کە ئەڵێ وەڵام مەعاشەکەمە بڕێ لە کوردستانە مزاهرە سوودی نییە بەڵام ئەگەر تۆ غیرەت مابێ لە دڵی میلەتی کووردا ئەوە قبوڵی ناکەوێتە سەر جادە ئەوەی غیرەتی بوو لە شەڕی داعش شەهید بوو ئەوەی کە غیرەتی وڕووی بۆ ئەوروپا ئەوەی کە ماوە مەعاشخۆرەوەن کە سەرکوتکراون داوا لەگەلی کوورد دەکەم ئەو وەزع قبوڵ نەکات و بە بێباکانە بێنە سەر جادە یعنی بە خوێن هەموو شتێ بەرهەمێت پێگەی هەر ئەم مزاهرەیە بوو کە کاک مەریوان دەرەقەتی بێ جان بڵێ با من پرسیارە لە جەنابەت بکەم یعنی ئەوەی کە فەرمانبەرە و لە سلکی حکومی دەوامەکە بۆ ئێرە کۆریای باکوورە ئەوەندە دەسەڵاتی نەبێ مەسەلەن قسە بکە و بڵێ من ئەم دەسەڵاتم بەدڵ نییە بۆ نمونە بەتاکید برا گەورەکەم لەبەر ئەوەی کە ئەوەی بۆ نمونە ئەگەر لە وەزارەتێک دەوام کە بانایی وەزارەت نێنی بە نمونە کە لە حکومەتا دەوامەکە هۆکاری ئەوەیە و نازانێ ئەرکی مانەبوونی سەرشانی خۆیەتی کە معاشێ وەرگێ بە پێ خۆی دوای ئەوە ئەڵتەسێ لە معاشەکەی ببڕێ بە حتمەن ئێستا بۆ ماموچۆری بێت سەر جادە ناڕزایی دەرببێت لە وەزیفەیەکی لە دایرەیە کابێ حتم بۆ بەیانیەکەی لە داوامە پێی ئەڵێن ئینزاریەکەن تۆ فڵاش تکرە دیمانی فەسڵیکەن زۆرمان بینی فەسڵیان کرد لەسەر ناڕزایی دەربڕین لەسەر جادەیە معاشیان بڕی دوریان خستۆ لە دەوام هیوادارم خەڵک قبوڵی نەکە ئەم فرعونیە تاکەی ئیتر بەسە وەڵڵا تا خەڵک تا لوتی هاتووە خۆشی بەرنامەکە و لێەکەم هیوادارم خەڵک بێتە سەر جادە قبوڵی نەکە سپاس بۆ جەنابەت کاک عەبدوڵڵا دەستخۆشی لێکم کاک مەریوان عەفوو کاک عەبدوڵڵام لەگەڵا کاک عەبدوڵڵا وەرەگرم بەڵێ کاک عەبدوڵڵا لە هەولێرەوە بەڵێ فەرموو سلام علیکم سلام ورحمة الله مامۆستا گیان وڵای من پێشنیارێکم هەیە لە ئەو حکومەتە سەقەتەی ئێستا بەڵێ بەرێت خۆش بیت حکومەتێک بی ساکسان ئەو حکومەتە بەناو حکومەتە خۆی بە بادی ملەتی دادەنێ ئەو حکومەتە ساکسازی دەکات ساکسازی لە فەقیری ڕادەستێ کرد بەڵێ دیارە ساکسازیەکەی لە فەقیری ڕادەستێ کرد بازی سیارەی یعنی حکومەت ئەتوو لەو قەیرانەی ئێستا نەم معاش چی بەتەواوەتەیە حکومەتێک بی یەک ئەوە بەرمی نەفتی بۆ ملەتەی ڕەوانە بینی بەسنەوە ئەچی ساکسازی دەکا حکومەت لە چ ساکسازی کردیا حکومەت بعد ئێستا کابرا خانی دەکری ناوێری بەناوە خۆی بکە کابرا سیارەی دەکری ناوێری بەناوە خۆ بکە هەمووی وەکانەی دەکاتن بەڵێ هیوادارم ئەنگۆ پەیامەتی لەسەر بدەن سپاس دەکەم کاک عەبدوڵڵا دەستخۆش بۆ پەیوەندەکەت بەردەوامی لەگەڵتان خۆشەویستان پەیوەندی وەرەگرین هەڵبەتە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی خۆشەویست کۆمەڵێک
قسە لە ناخیاندا هەیە دەیانەوێت بیگەێنن بە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کە تکایە پێویستە چاکسازی ڕووبدا، چاکسازی ڕیشەیی بۆ ئەوەی دۆخی هەرێمی کوردستان لەم چەق بەستویە بێتە دەرەوە و هاوڵاتیانی هەرێمی کوردستان حاڵیان حاڵی هەر هاوڵاتیەکی تری وڵاتانی دەوروبەری خۆشگوزەران ئەوانیش بە خۆشی ژیان بگوزارێنن. پەیوەندی وەرەگرم عەلی لە شەقڵاوە. باشی بەڕێزم. باشی کاک عەلی. سەلامەت یاخوا بەڕێزم وەڵڵاهی ئازانی ئامانجەکانی ئەوە بۆیە ئامانجەکانی خۆپیشاندانی هەفتەی شوبات نەهاتەدی لەبەرەوەی بەردەوامی نەبوو. هەر خۆپیشاندانێکیان هەر گربوونەوەی کە لە کوردستان ڕوەدا ئەگەر بەردەوامی نەبێ هیچ شێوەیەک سەرکەوتوو نابێت. دڵنیاش بە ئەو خۆپیشاندانی ئێستاش ڕائەگەیەندرێ ئەگەر بەردەوامی نەبێت بە هیچ شێوەیەک هیچ ئامانجێک و هیچ بەرهەمێکی نابێت. بەڵێ سپاس بۆ جەنابەت، سپاس بۆ پەیوەندەکەت. کاک عەلی لە شەقڵاوەوە قسەی لەگەڵ کردین. کاک کاروان لە هەولێر وەرەگرم. کاک کاروان بەڵێ. السلام عليكم. سلام ورحمة الله. کاکە ڕێز و احترامم هەیە بۆ بەرنامەکەتان. سپاست دەکەین کاک کاروان، زۆر بەڕێزی. کاکە طبعا ئەو دوو بنەماڵەیە لەوەتی هەن هەموو کەس ئەو دەمساوانێ لێیان بێزارە بەڕاستی. یعنی باوک دەڕوا کوڕەکەی دێ هەردوو لایەن. یعنی بزانێ ئێستا لە سلەیمانی باوکی ڕۆی کوڕەکەی هات، لێ لە هەولێ باوکی ڕۆی دیسان کوڕەکەی هات. یعنی ئەوانە هەر هەمویان هەتا نەوەیشیان هەر چاویان لە پۆست و پلەیە. دڵنیاتان دەکەمەوە خەرچی هەموو کوردستان بەڕاپەڕین نەبێ، بە شەق نەبێ، ئەو حیزبانە ئەو دەموساوانە هەتا ئێمە هەر دەبێ ژێر دەستە بین، هەر دەبێ ئەوها بەشخوراو بین لەبەر ئەوەی فەرموو هەر لە ژینگە و ڕێگاوبانە دەڕێ، هەر لە قەدحەی سەر دوکانانە دەڕێ، بەس لە فەقیر دەیکێشنەوە. باوەڕ بکە خراپتری دەبێ. ئێستا ئەو پۆست و پلەیان هەیە دەچن لەو تورکیا و لە ئەڵمانیا لەولا هەموو پرە باوەڕ بکە بۆ کورد ناچن کاکە بەس بۆ خۆیان بۆ گەڕانی خۆیان دەچنەوانە. ئەوە تا عالم هەموو کوڕی لەو ئاوە وا دەخنچێ ئەوانە پادشان پەیدانیە کاکەوە ئەو هەموو گەنجەوە لە ڕێ وا دەخنچێ کاکە ڕۆژ نییە دەگەن پازدە گەنج لەو ئاوە نەخنچێ کاکە ئەوانە پادشان پێ نییە. ئەوانە بدایانەوێت گەنجەکە هەمووی بڕوا بۆ خۆیان واکەوتنەتە ناوی بەڕاستی بەس بە شەق ئەوانە دەردەکرێن، بەس بە خۆپیشاندان ئەوانە دەردەکرێن. ئەگەنا ئەوانە نەوەشیان هەردوو لایەن هەتا ماوی دەبێژێت دەستەیان بێت. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەی جەنابەت، دەستخۆشی لێ دەکەم قوربان، زۆر سپاس. پەیوەندیەکی تر وەرەگرم. باوکی محەممەد لە هەولێر. السلام عليكم كاكا. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاكا دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. سپاسی جەناب دەکەم، مەمنونم. بەڵێ لە تەلەفۆنەوە گوێ لە من بگرە باوکی محەممەد، لە تەلەفۆنەوە گوێ لە من بگرە، سەوتی من باشتر دەگا بە تۆ چونکە لە تەلەڤیزۆنەوە درەنگ دەکەم. باوکی محەممەد تەلەفۆنم داخستە. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. بەڵێ فەرموو. دەستخۆشی تەوەرەکە لێ دەکەم. سپاس دەکەم، مەمنونم. ئێستا باشە فەرموو. دەستخۆش دەکەم. وەڵاهی کاکە ژیان دەزانین چێ خۆپیشاندان ڕاستە دەکرێ و پێویستە. بەڵێ خۆپیشاندان دەکرێ و پێویستە، بەڵام دەبێت ڕێبەرێکی هەبێت. کاریزمایەک دەبێت لە پشتەوەی بیتن بە قوربانی چاوەز. فەقیر و فەقارەت ئەیکا فەرموو ئەمە لە سلێمانی کرا، لە قەڵازێ کرا، لە ڕانیا کرا، بینیمان چێ شەهید کرا، بینیمان چێ ئەشکەنجە درا، بینیمان چێ دەستگیر کرا. هەموو شتەکان لە بەرچاوە و هیچ ئامانجێکیش دیار نییە، بەڵکو بگرە خراتریش بووە.
خەڵک زۆرە، خەڵک زۆر ناڕازیە، خەڵک زۆر پڕە، خەڵک زۆر عالی پەرۆشە، فەرمو بگرە زستانە نەوتیە، غاز نییە، دەستی باز و ڕسومات هەر یەکجار زۆرە، ناتوانین دەست بۆ هیچی شێ بکەین. حکومەت لێت بۆتە بەربەست، حکومەت لێت بۆ دیکتاتۆرێکە لەسەر ئەم ملەتە. بۆیە من داوا دەکەم جەنابی مامۆستا عەلی بابیر بێ، سلعەدین بەهادین بێ، ئێوە نارێن ئۆپۆزیسیۆنی، ئێ باشە کاکە ئەگەر ئێوە ئۆپۆزیسیۆن ئەم شتانە هەم بە چاوی خۆتان دەبینن. زۆر باشە باوکی محەممەد، ئەمن دەمەوێت پرسیار لە جەنابت بکەم. بەڵێ ژیان فەرموو. منیش و جەنابیشت هەمومان وڵاتی خۆمان خۆش دەوێ، وایە؟ بەڵێ. پێت وایە حکوومەت لە ئاستی خۆشەویستی ئێمە بێ بۆمان؟ حکوومەت لە ئاستی خۆشەویستی ئێمە بێ بۆی ئەمانە مەجموعە مافیایەکە ناتن وڵای ژیان بۆ دڕۆنکەمەوە، ئەوانە پاسەپۆرتی ئەوروپیان هەموو لە بەرچێ باشیان بۆ میلەتە نیە، دەمرێ ئەمرێ گەرمایەتی سەرمایەتی. مەبەستی من دەزانین لێرە چیە؟ مامۆستا عەلی بابیر یاخود سلعەدین بەهادین یاخود عومەری سەید عەلیە نازم ناویشتی تێیدی ئەوانەی کە با ببنە خەڵغانێک، با ببنە پێشڕەبێک بۆ ئەم خۆپیشاندانە بۆ بگرە باوەڕکە ئامازی دەبێت، باوەڕکە پێشەوەی دەست پێ بکەن لەوانەیە ئەوانە بە خۆیان دابستنەوە، بڵێ نەڵێ ئەوانە مەجموعە خەڵکێکی خۆیان هەیە، ئەوانە جەنگەری خۆیان هەیە، ئەگەر بتوان 1000 نەفەر بکەنەوە کاکە 500 نەفەر بکەنەوە بڕوا بکە ئامازی دەبێت، بڕوا بکە پێش ئەوەی خۆپیشاندانەکە دەستێتە ئەوانە بەخۆەکەون. بەڵام مەسوبێ ڕێزمەیە بۆ عارەبانە و پاکە فرۆشێک و سەوزە فرۆشێک و قوماش فرۆشێک و کاکە بەوانە ناکری چاوەڕوانیش لە باشی محەممەد مەکە چاوەڕوانی لەوانە مەکە کە لە دەسەڵاتنی بەرپرسن باوەڕ بکە نایەنە دەرێ لە ماڵەوە بکە بگرە ئەگەر بزان تۆ تەمای شتێکی هەیە ڕەنگە دەستگیریشت بکەم پێش ئەوەی تو حەڵقەکەی دەستگیر دەکەن. داوا لە بەڕێستان دەکەم ئەمە کەنە پێشنیار بۆ سەرکردەکان ئەوانەی کە ئۆپۆزیسیۆنن بە قوربانی ڕێزمەیە کەوتم بە کەسی کاسوکار ناکری ئەمە دەستخۆش تەنها مناڵی فەقیر و چەند کەسێک تێدەچێ و دوایش بگرە خراپتریشە بێت دوایەوە. بەڵێ سپاسدارەکەم دەستان خۆش. دەست خۆش سپاس بۆ جەنابەت باوکی محەممەد. باوکی ماکوان لە بازیان. سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. مامۆستا گیان سڵاوی خوا لێبێ. سڵاوی خوا لە جەنابەت باوکی ماکوان. جەنابەت چۆنی؟ سڵاو لە بەڕێزت لە دەستخۆشی کارمەندان لە هەموویانەکەم چاوی یەک بێشە ماچەکەم ڕێز خۆشەویستیم بۆ بەڕێز بەتایبەت. سپاس بۆ جەنابەت. بەڵێ قوربان. مامۆستای بەڕێز ئامانجی خۆپیشاندانەکان هیچ ئامانجێکی بەدی نهاتووە بگرە بەراورد بە وەستی خراپی ئێستا دۆخی هەرێمی کوردستان ئەتوانم بڵێم داواکاری خەڵک زۆر لەوە زیاترا، یعنی کۆمەڵی خەیران دروست بووە کە لەو کاتێ هەر نەشبووە بۆ نمونە خەیرانی چارەکە موچە، اینجا پارە وەرگرتنی خۆڵ و خاشاک، سێهەم پارە وەرگرتنی لاپیتە و لۆگۆ دوکانەکان، هەم خەیرانی غاز بەدوایە هەم نەبوونی نەوت کە 4 ساڵ نەوتیان نەیەوە بە هاو نیشتیمانیم هەرێمە. ئەمانە کۆمەڵە داواکاری خۆپیشاندەرا بوون، کۆمەڵە تری بەبانی هاتووە یعنی هاوتایەوە زیادی بووە. بەڵام بەداخەوە بۆ دەسەڵاتی کوردی بۆ حکومڕانی هەرێمی کوردستان بۆ ئەم لایەنە سیاسیانە بەتایبەتی ئەو لایەنەی کە کۆمەڵی ڕۆڵەی میلەتی بەنەحەق شوێت کرد لە بەردەم لە کیشواری پارتیا، ئەوە خۆی لە خۆیان خاڵێکی ڕەشی خاڵێکی زۆر ڕەشە لە هەمان خیانەتکاریەکەی پێشوو کردیان لە خەڵکی کوردستان. زۆر بەداخەوە تۆ بەتەمای دەسەڵاتێک هاونیشتیمانیەکەەوە شەیدکە، حکوومەتی هاونیشتیمانی خۆی شێتکە، ئەبێ من چاوەڕێکی لێ بکەم مامۆستا بەڕێز بەڕاستی ئەوەی ئەوان کردیان بەرامبەر گەلی کورد بەرامبەر بە خەڵکی ئەم هەرێمە پڕە نەعەدالەتی پڕە لە نائینسانی گەورەترین خەیانەتیان بۆ خۆیان تۆمار کرد. هەتا ئێستا کە سوکاری شەیدە سەربەرزانە ڕێزمێ بە پێچیان بە ئاواتەوە کە ئەوانەی کە تاوانەکەیان جامدا سزا بدرێن بگرێ بە دادگا، بەڵام بەداخەوە ئێستا هەرێمی کوردستان بۆ هەرێمێکی عەسکەرتاریەت تاوان و خراپەکاری زۆر لەوە زیاتر بووە، زۆر بەداخەوە بۆ حکومڕانی کوردی 1000 جار بەداخەوە سپاس بۆ تۆی بەڕێز خۆشەویستەکە دێت. سپاس بۆ جەنابەت. دەست خۆش باوکی ماکوان. باوکی سیدرە لەکوێ؟ باوکی سیدرە لە هەولێر. بەڵێ چۆنی باشی؟ جەنابەت چۆنی؟ مەڕێزی ناڵەوەکەتان لەسەر چ بوو؟ دەڵێن خۆپیشاندانەکانی ساڵی 2011 هیچ ئامانجێکی هێناوەتە دی؟ بەڵێ بۆ هەندێک کەس بەڵێ 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 بۆ هەندێک کەس ئەوانەی زۆر خەڵکیان هان دەدا هەتا خەڵک کاتە سەر جادەی خەڵکیان بە کوشتندا خەڵک زۆربەی خەڵکیان نانبڕاو کرد بە خۆیشان چوونە دەسەڵات ئەری وەڵڵی هاتوتە دی بۆ ناتوتە دی زۆر زۆر باشیش بۆ ئەوان هاتوتە دی ها بەڵێ
بۆ ئەو کەسانەی کە هاانی خەڵکیان دەدا خەڵکیان هاندا بچنە سەر جادەی کوڕی خەڵکیان کوشتن دەدەن و پاشانش بوو لە پەرلەمانکار دوای خانشین بن بە 7 میلیۆن دینار ئەرێ وڵات بۆن هاتووکە دی قڕش بەسەری فەقیری بووە فەقیری ئێستاش غاز 13000 ناری بە 15000 نەست پێش نییە و جستانش وا خلاص بوو ئێستا انتظاری بەربەری دەکەی حەزەی شوبات بوو ئەو نوع کەسانە هاتووکە دی ئەوانەی کە کاتی خۆی هاانی خەڵکیان دەدەن خەڵکیان هاندا بچنە سەر جادەی بۆ ئەوەی بکوژرێت. زۆر سپاس باوکی سیدرا دەستخۆشی لە یەکەم لە هەولێرەوە پەیوەندیت کرد سپاس بۆ پەیوەندەکەت. کاک هەندرێن کۆتا پەیوەندیە لە هەریر. کاک هەندرێن السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. قربان دەستخۆشی لێکەن بۆ بەرنامەتەوە. گەلێک سپاس دەستخۆشی بۆ جەنابەت کە پەیوەندیت پێوە کردوین. بەڵێ مەمنونی بۆ سەرکەوتن. لای قوربان ئاماجەکانی هەفتەی شوبات هاتوونەتی یان هاتوونەتی ڕاستی وەیە بەس ئەمە بە ئەوایی ناکرێت تێدەگەی دەبی خەڵک هەموو پێکەوە ڕاستن. بەڵێ ئیدی وەک بڵێ بە ئۆپۆزیسیۆن و ئەوانە ناکرێت بەسەنا دەبی هەموو بەشدار جوان ئارێ وەڵا ئیدی دەبی چاکزەوێکی بە نەڕەتی بکرێت بە نەڕەتی. زۆر باشە زۆر باشە سپاس بۆ پەیوەندەکەت کاک هەندرێن لە هەریرەوە. بڵێ لە هەندرێن لە هەریرەوە لەگەڵمان بوو. خۆشەویستان لە ڕابردوودا کۆمەڵێک هاوڕێ ئازیز کۆمەڵێک بینەری خۆشەویست پەیوەندیان پێوە کردین هەر یەکە و ڕای جیاوازی هەبوو لەسەر بابەتی ئەوەی کە ئایا ئامانجی خۆپیشاندانەکانی هەفتەی شوباتی ساڵی 2011 و ڕۆژەکانی دواتری هاتوونەتە دی. ئەمە پرسیاری ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی دوانگەی خەڵک بوو. هەندێک کۆمنت هەن حەزم لێ بوو کۆمنتەکان بەشداری پێ بکەم لەگەڵ ئێوەی بەڕێز. بێساران مەتەسەم نووسیوێتی جاران خەڵک تا ڕادەیەک ژیانیان باش بوو داوای باشتربوونی ژیانێکی باشتریان دەکرد بەڵام لە ئێستادا تەنها بیر لە بژێوی ژیانەکەنەوە. هاوکار جەزاڵێ ڕوانگەی خەڵک گۆڕاوە بۆ ژیان جاران تێر بوون بیریان لە چۆنێتی باشترکردنی ژیان دەکردەوە ئێستا برسین بیر لەوە ئەکەنەوە بەس بژین. علی سابیر نووسیوێتی ئیرادەی مرۆڤی کورد تێک شکێنراوە داواکاری چی هیچی جێبەجێ ناکرێ. ڕۆستەم کامەران دەڵێت داواکاری چی هاوڵاتی کورد لە بچووکترین مافی سەرەتایی ژیان بێبەشە. ئاسۆگەڵاڵی دەڵێ زۆر لێزانانە سەرکوتی خەڵکیان کرد بۆیان دەرکەوت خەڵک تێر بێ بیر لە گۆڕینی خۆیان ئەکەنەوە. باش محەممەد کەمال نووسیوێتی هاتن خەڵکیان برسی کرد بۆ ئەوەی لەبەر تێرکردنی سچیان ئاگیان لە سیاست نەمێنێ. ناسر کاروان نووسیوێتی لە 2011 تا 2020 وەک چۆن ڕقەمەکان زیادیان کردووە بە هەمان شێوە داواکاریەکانیش زیادیان کردووە. دوا کۆمنت کە کاک علی ئەحمەد ئەڵێ داواکاری چی و جێبەجێکردنی چی هەمووی خەتای هاوڵاتیانە دەنگیان پێدا. خۆشەویستان و بەڕێزان بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی دوانگەی خەڵک. سوپاس کە تا ئەم ساتە وەختە بینەر و بیسەرمان بوون تا ئەڵلقەیەکی تری بەرنامەکە بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرم. ئەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.